سڵاوتان لێبێت. وەکو ئاگادارن پێشتریش ڕێکلاممان بۆ ئەم کەناڵە کرد و ڕێژەیەکی باشی سبسکرایبمان بۆی زیاد کرد. هەروەها $50 خەڵاتیشمان بەسەر کەسە براوەکاندا دابەش کرد. ئێستاش دووبارە خەڵات دابەش دەکەین. هەرکات ئەم کەناڵە بگات بە 25,000 سبسکرایب ئەوە $6 دەکەینە خەڵات بۆ ئەو کەسانی کە سبسکرایبی کەناڵەکەی دەکەن و کەسی براوە دەتوانێت بە ئارەزووی خۆی هەر کارتێکی بوێت داوای بکات. و کەناڵەکەش تایبەتە بە باسکردنی مۆبایل و هەروەها خاڵی باش و لاوازی مۆبایلەکان. لینکی کەناڵەکەیم لە دیسکریپشنی ئەم ڤیدیۆیەدا داناوە. بۆیە ئەم هەلە لە دەستی خۆتان مەدەن و بچن سبسکرایبی کەناڵەکەی بکەن. ئەگەری هەیە تەنها بە 1 سبسکرایب تۆ ببیتە براوەی خەڵاتەکەمان. سڵاوتان لێبێ هەوڕێن، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. ئەو چیرۆکی ئەمڕۆ قسەی لەسەر ئەکەین توانای بەدەستهێنانی دڵی ملیۆنەها کەسی هەبووە لە ماوەیەکی کووردا و وای لە زۆر کەس کرد کە بیر بکەنەوە لەوەی کە پاڵپشتی و هاوکاریکردن لەلایەکەوە دێ کە بە هیچ شێوەیەک بیرت لێ نەکردوتەوە. ئەم چیرۆکە ماوەیەکی زۆر نییە ڕوویداوە. هەروەک چۆن یەکێک لە پەرستارەکانی نەخۆشخانەی شارەکە گوتی ئەو کاتێک کە پیاوێکی پیرهێنرا بۆ لایەن تووشی جەڵدەی دڵ هاتبوو، دراوسێکەیان تێبینی ئەوەی کرد کە پیاو بە تەمەنەکە تەندروستی باش نییە، بۆیە هەر یەکسەر بانگی ئۆتۆمبیلی فریا کەوتنیان کرد. هەرکە نەخۆشەکە گەیشتە نەخۆشخانە یەکسەر دکتۆرەکان لی کۆبوونەوە و پیاوەکەیان ڕزگار کرد. بێگومان لەبەر زۆری تەمەنی پیاوەکە چوە ژێرباری چاودێری چڕەوە. هیچ کام لە دکتۆرەکان بیری ئەوەیان نەبوو کە بە مزوانە ڕووداوی سەیر ڕوودەدەن. پەرستارێک بە ناوی ئەنستاسیا تێبینی کۆترێکی کرد لەسەر پەنجەرەی ژوورەکەیە، بەڵام هیچ گرنگیەکی بەم کارە نەدا و بێگومان هیچ شتێکی نائاسایی نییە لێرە. بەڵام هەمان چیرۆک دووبارە بۆیەوە لە ڕۆژی دواتر کۆترەکە دیسان لەسەر پەنجەرەکە وەستا بوو لە ژووری پیاوە پیرەکە و لە تەرزە و بارانیش دەترسا. کار تێپەڕی و نەخۆشەکە هێواش هاتەوە هۆشی خۆی و لە دوای ماوەیەک نەخۆشەکەیان گواستەوە بۆ لای نەخۆشە ئاساییەکانی تر. هەرچەندە نەخۆشەکە شوێنی گۆڕدرا، بەڵام کۆترەکە هەرون نەبوو لای پەنجەرەکە و دوای گواستنەوەی نەخۆشەکە کۆترەکەش ڕۆشتەوە لای پەنجەرەکەی دیکە و لەوێ دانیشتن بەردەوام بوو. بەڵێ ئەوە کارێکی سەیرە، بەڵام دوای ئەوەشتی سەیرتریش هەبوو. هەندێک کات کۆترەکە بەس ئەوەندە ناڕۆشتەوە شوێنەکەی خۆی، بەڵکو زۆر بە تووڕێیەوە بە دەنووکی لە جامەکەی دەدا. چەند ڕۆژێک ئەمە هەر بەردەوام بوو و هەر کە دەرگای پەنجەرەکە کرایەوە کۆترەکە یەکسەر هاتە ژوورەوە. ڕێک لە سەرجەی نەخۆشەکە نیشتەوە و زۆری نەخەیان کۆترەکە دووبارە ڕۆشتەوە لای جامەکە و دیسان لەوێ نیشتەوە و کاتێک پەرستارەکە لە ناو ژوورەکە دەسوڕایەوە تێبینی کۆترەکەی کرد و یەکسەر دووری خستەوە. بەڵام سولکە وەرزی هاوین بوو هەموو پەنجەرەکان دەکرانەوە تا هەوای فێنک بێتە ژوورەوە. تا ڕۆژی دواتر کۆترەکە دیسان گەڕایەوە و هەمان کاری دەکردەوە. ئەنستاسیاش وای زانی کە پێویستە دیسان میوانە نەخوازراوەکە دەربکە، بەڵام ئەم جارە وای نەکرد، بەڵکو بڕیاریدا چاودێری بکە و کۆترەکە لەسەر جێگاکە نیشتەوە. دواتر گەڕایەوە لای پەنجەرەکە و دوای ماوەیەک هەڵفڕیەوە لای پەنجەرەکە و لەوێ نیشتەوە. بە هەر حاڵ کۆترەکە هەموو ڕۆژ دەهات تەنانەت ئەگەر پیاوەکەش بەخەبەر بووایە و بێگومان پیاوە پیرەکەش لە خۆی دوور نەدەخستەوە. دوای ماوەیەک پزیشکەکان ڕازی بوون لەسەر چارەسەرەکە و ئەو کات ڕێگەیان بە پیاوە پیرەکەدا لە ناو باخچە پیاسە بکە و پەرستارەکەش لە پەنجەرەکەەوە چاودێری دەکرد کە پیاوەکەش ڕۆشە سەر شەقامەکە کۆمەڵێک کۆتر لە دەورەی کۆبوونەوە و پیاوەکەش پارسی لە نانەکەی دەکردەوە و دەیدا بە هاوڕێکانی. پەرستارەکە زۆر سەرسام بوو بە خۆشەویستی ئەو باڵندانە بۆ نەخۆشەکە، بەڵام ئەو هێشتا نازانێت کە بۆچی کۆترەکان وا بە خێرای هەڵدەفرن بۆ لای پیاوەکە. کسەکەش گرنگی بە پرسیارێکی تر دەدا کە ئەویش ئەوە بوو بۆچی لە ماوەی چارەسەری پیاوەکە هیچ کەس نەهاتووە بۆ سەردانکردنی. بوێری خۆی کۆکردەوە و بڕیاریدا کە پرسیاری ئەوەی لێ بکە. دواتر دەرکەوت کە پیاوەکە دوو کوڕی هەیە و لە ماوەی مانەوەی لە نەخۆشخانە قسەی لەگەڵ هیچ کەسێکیان نەکردووە و لەگەڵ ئەوەشدا تێبینی ئەوە دەکرا کە زۆر خەمبار بووە. لە سەرەتادا باسی ئەوەی کرد کە خێزانێکی هەبووە و پێش چەند ساڵێک ژنەکەی کۆچی دوایی کردووە و کوڕەکانیشی ماوەیەکی زۆر ژیانی خۆیان پێک هێناوە و تەنانەت نەیانزانیەوە کە باوکیان لە نەخۆشخانەیە.
دوای ئەوە کچەکە پرسیاری لێکرد کە ئەو کۆترە هەموو ڕۆژ لە کوێوە دێ بۆ سەردانی کردنی و ئەی بۆ هەموو جار کە پیاوەکە ئەچێتە دەرەوە کۆترەکانیش زۆر بە خێرای و بەهێزی خۆیان لێی کۆ دەبنەوە. دوای دەرکەوت کە پیاوەکە خولیا و حەزی ئەوەیە کە کۆتر بەخێو بکات لەلایەکی ماڵەکەیدا و پێشتر کۆترێکی بچووک هەبووە کە پیاوەکە هەر لە منداڵیەوە بەخێوی کردووە و لەوانەیە کە ئەو کۆترە بەهۆی وەفایەوە هەموو ڕۆژ سەردانی کردبێت و پیاوەکە ژنەی دەزانی کە کۆترەکە چۆن زانیوێتی کە ئەو لە نەخۆشخانەیە کە چەند دوورە لە ماڵەکەشەوە. ئەمە زۆر لە ناکاو بوو بۆی. سوپاس بۆ خوددا نەخۆشەکە دوای 3 هەفتە لە نەخۆشخانە دەرچوو و ڕۆشتەوە بۆ ماڵەکەی. کچە پەرستارەکەش ئەم چیرۆکی بڵاو کردەوە و نووسی بووی 23 ڕۆژ بە تەواوی تێپەڕیوە لە گەشتنی ئەم نەخۆشە بۆ نەخۆشخانەکەمان و لە ماوەی ئەم 23 ڕۆژە هیچ کەس لە خێزانەکەی نەهاتووە پرسیار لە تەندروستی بکات. بەڵام ئەم کۆترە هەموو ڕۆژ دەهات و لەسەر جێگاکەی دادەنیش بۆ ماوەیەک و دواتر دەفڕیەوە بۆ دەرەوە و زۆرێک خەڵکیان لە بیر دەکرد. بەڵام ئەم باڵندەیە بەردەوام لە بیری بوو. نەکەن دایک و باوکە پیرەکانتان لە بیر بکەن چونکە باڵندەکان لە ئێوە باشتر نین. لەوانەیە باڵندەکان بە وەفا و بەزەیش بن. دەکرێت تەنها یەک پەیوەندیەک باوکمان لێمان ڕازی بکە و ئەو کاتێک کە ئەوان لەگەڵ ئێمە بەسەری دەبن بە نرخ ناگۆڕدرێتەوە. بۆیە بە بەزەیی بن بەرامبەر دایک و باوکتان و سۆزتان بۆیان هەبێ چونکە لە کۆتاییدا هەموو شتەکان جێدەهێڵین و تەنها سۆز و خۆشەویستیەکانمان بۆ دەمێنێتەوە. بەم زۆرش گەشتینە کۆتایی ڤیدۆکە. هیوا دەرم ڤیدۆکەتان بەدڵ بوو بێت و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم کەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکی ڤیدۆیەکتان بۆ کەناڵەکەی من هەیە ئەوە هەموویم لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم. تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن. سڵاوتان لێبێت. وەکو ئاگادارن پێشتریش ڕێکلاممان بۆ ئەم کەناڵە کرد و ڕێژەیەکی باشی سەبسکرایبمان بۆی زیاد کرد. هەروەها 50 دۆلاری خەڵاتیشمان بەسەر کەسە براوەکاندا دابەش کرد. ئێستاش دووبارە خەڵات دابەش دەکەین. هەرکات ئەم کەناڵە بگات بە 25,000 سەبسکرایب ئەوە 6 دۆلار دەکەینە خەڵات بۆ ئەو کەسانی کە سەبسکرایبی کەناڵەکەی دەکەن و کەسی براوە دەتوانێت بە ئارەزوی خۆی هەر کارتێکی بوێت داوای بکات و کەناڵەکەش تایبەتە بە باسکردنی مۆبایل و هەروەها خاڵی باش و لاوازی مۆبایلەکان. لینکی کەناڵەکەیم لە دیسکریپشنی ئەم ڤیدۆیەدا داناوە بۆیە ئەم هەلە لە دەستی خۆتان مەدەن و بچن سەبسکرایبی کەناڵەکەی بکەن. ئەگەری هەیە تەنها بە 1 سەبسکرایب تۆ ببیتە براوەی خەڵاتەکەمان.